پرۆژەی زانیاری بەشێکە چۆتە ناو قوڵایی بەشی هەر زۆری لایەنەکانی ژیان لەم سەردەمەدا. ئێمە لەم بەشەدا خوێندکار ئامادە دەکەین تاوەکو بتوانێت کارکتەرێکی دیار و سەرەکی ئەو دامەزراوە بێت کە کاری تێدا دەکەن. ئەمەش لە ڕێگەی وانەی چڕ و پڕی پراکتیکی و تیۆری کە لەلایەن مامۆستای شارەزا و بە ئەزموونی وانەکە دەوترێنەوە. بەسوودبینین لە پێداویستیدا مەزراوە حکومی ناحکومیەکان بۆ کارمەند پرۆگرامێکمان ئامادە کردووە کە وەڵامدەرەوەی ئەو پێویستیانە بێت بۆ کارکردن. خوێندکاران لە ماوەی 2 ساڵدا بوارەکانی نێتوۆرکینگ و موبایل ئەپلیکیشن و داتابەیس و وێبسایت و چەندین بابەتی تری گرنگ دەخوێنن. پەیمانگای تەکنیکی و پیشەیی ڕاپەڕین، ئامادەکردنینەوەیەکی پیشەگەر بۆ بازاڕی کار. ئێمە دەزانین بازاڕی کار چی پێویستە.